وأزاني لسر كريني برزان رمضان لما أنا كيس لمانيا بوت الشرمة لسر 150,000 كافرة مشركة مرتدة دي أصلا مني ظلمت فيها جاهلة سفيهة كل نخوانوارا كل آسايا حتى ويجين بخمس نجوم مثل ما سكاتيك يعني ها لخو طواو بلغي علمي بينيا ناتواني والله مباته وازان خصك كان حقك فكان مناو تو شكان بدليل نومه تو تقصي بازاريك وازاني لما انا قيس لماني ومع عملي برزان رمضانك اتروا ازاني ما يانا وما لا حلوجك يو تيحانك ريو ها لاخوي وقت صفر ريدا او يا 5 نجوم برحال او اسدي نزمي اسدي جايلتي ما كنت بودرك يبقى زول سلام قصنا ناوس يمشي نصر انا خالق المتر ما بردوام بما كان لا قصك طبعا برزانه جاسوس ام برزانه جاسوس يا بردوام بجاسوسيه او كاجل بي وابي من كافرم من مرتد يا مشرك يا باشا منش بي يا كما جاهله فقد جاهلنا بوانا او تافهه او سخيفه او سفيهشه او نخوانواريشه باشا ام بين 5 نجومي في باشا جا بيبل يا اخي نابيا نانجي عشان ما اكون لزندانه تو اقر راسك يتر في اسلامتي هي الا ما كتايه تدرو او تقبياي لبردمي خويا وابله يا هاجر في عشايري هي خلكي عشاير وخلكي بياو لبردمي هيش كسيكا سيغناك كقوي لي بيني بتقول داير تشتكي ترسنو كانوا جبانانا ايوانيا بري والله اولا هينك هذا عليه الريوي كيش شهات عليه كلكم ما كان بشر قرقت يا قشتوا وازاني لسر كريني برزان رمضان لما انا كيس لمانيا بوت الشرمه لسر 150,000 من قصي بي عليهم او باري لي ولا قرمو واي لي اكم ابيش لا قلت انا لسر شركه باشا كل بابا ما باس الدينكين باس الدينكين دين خو من شرم نكر ولا غلطاو ناتو ما تسر ماطو خصم بينا ودو مكاك جان اما كفرقاني ما كان كريمه اما الدين دين بابا ما تقول لما انا قست مانياني لما انا ولا راني كاكا هاد شن جربنا مع عملي برزان رمضان ناكي اما الدين تو ما دام هاتوي ام هم خلقت شواشة كردوها هاتوي عليك كاكا اما كفرقاني برزان رمضان لسر ما كافره اما الشر نيه برا بو خاتي خو تيبغان ام جاك تو بمنلي نافيا وبرزان والله هر اوانا عليهم الله بدك قرباني دينك اجينا برسيك جواب ما دايتوا بو حوت بشتت ابو الدرس بجاري كتير بكسي كتير نلي نافيا من بياو ما مو بياو كيشنيره باشا بس والله اخوابك بقرباني دينك اجينا جوابك وما دايتوا خليك الجوابك عليهم والله مفرحه او اخوابك بقرباني دينك باشا جوابي ود نادمو من جوابي ود نادمو ام جالي من الزندان مبابي مدروا من شري لقال هناك تشي بي مدروا خو من ناتو شربوا جزو شربوا رانو كفرقان ما اشكراك دوي كاكا ما كفرقاني ما كان كريم جاب يعني كفرقان ما اشكراك دوي تما يطوبك كاكا شاتو مان بينا وطوبك يعني خو ما الدنيا روخه خو من شنو بينا داوي كاكا وتم كاكا ما كان كريم دينك بامي هي اما كفرقانتي ودامنا طول لو زياتر اتو اواج جني وديتو سكاتيكي براسي من استي خوم دانا بزن ما استيتو من الحمد لله لسر اسلام پرورده بوم و باوکم لسر دین پرورده کردوم قبل اسی شانازی ایش بوی دینک و شانازی وخو باوکی تونیه لناوی کیتیا کجرابه توشی لسر کیتی پرورده کردی به توش لناوی کیتیا بی والله برام زور فرق تو باوکت پیش مرگه کیتی بو لا ناوی کیتیا کجراو که تو پیاله شید من باوکم چندها جار بدستی کیتی تعذیب دراو والله تعذیب دراو لسرش و تو انا ابي او رشب تاشي باوکش مسونی خواردو اگر لملم بن ملم كنت كم ريشن كنت ناكمو شنو تعذيب دراوه لا الله بجا لا سايق لا شعر زور ها انا سرمان خو منامين بيرا شن جار هاتن باوكم يا بردو او صقانيه كيتي اللهم الحمد لله فضل الله تعالى منو باوك پروردگی کردو من بعملي پروردگی کردو لسر دينك والله تو بعملي پروردگی کردو لسر كفر لسر كيتيبون ماكوا باش او جواز اخي دبر من قد شخصياتي خوم اصلي خوم دانا بزنم هني قصينا 20 يا بيد ولا مو بله بابرنا جاي كتيرا جاري رابردو هات بدرو هر بينم نصيبي ما كون بميه وتم بزاتي خوان هاي كي بميه زور جوانا وقال وقتي خوشي شبعتي ندرو فراكسيون شمان انا راني كي بميه بكين بي يا باش زورا انا مش بقوم رنكو هاي هرني خويا راني كوتشي بميه كان راني كي جوانا رقيان ليه لبري جوانا والله لبري عفرت جوان عفرت بكم سيرك باشا اول شيء كلا سدمي ماكوانا اول شيء بيسايا من هر بكاري ناينا و ئاماژگاری ماکوانی شەکەم ئەو شێ بەهار لە ناو دەمیا بمێنێتەوە چکە بۆنی پیسە بەجددی زۆر بۆنی پیسە عنی وشێکە بۆنی پیسە بەهار لە ناو دەمیا بێ باشترە ئەگەر لە ناو دەمیا بێ بەس خۆی بۆنیەکە بەس ئەگەر کە دەریدایە دەرەوە خەڵکی تر ئیزعاجەکە خەڵکی تر بێزارەکە باشە ئێمە ڕخنە لە شێواز ناگرین ئەوە شێوازی منە و شێوازی تۆش من هیچ ڕخنێکی لێ ناگرم کە من ئەڵم پەمەیی مەبەستم بۆی دینەکەت پەمەیە ماکوە دینەکەت پەمەیە باسی خۆت ناکەم خۆش دەزانی مەبەستم ئەوەیە ڕخنە لە مەخلوقی ئەڵڵا ناگرین ئەڵڵا خەڵقی کردو هەر مرۆڤێکی دروست کردو بەس ئەڵڵا دروستی کردووە
تاوانە تۆ ڕخنە بگری بڵێ ئەوە لوتی وایە ئەو وایە ناپە ناگرن بە ئەڵڵا تەعالا. بەڵام هێشتا تۆ ئەوەنە کەسێکی بێئەدەبی و دەمپیسی ئاوا ئەو وشەیە لە ناو دەمتایە ئامۆژگاری دەکەم جارێکی تر ئەو وشەیە دەرمەکە دەرەوە. بەڵام پێشینان وتویانە ئەگەر تیکە لە دەم کەوتە خوار بۆ کۆش باشە. بەڵام ئەگەر جارێکی تر ئەو پیسایە لە دەمت کەوتە خوار بیکەرە کۆشی بەرزان ڕەمەزان، چکە بەرزان قسەت بۆ هێنێ و برا دەرتەوە باشە. بەس ئامۆژگاری دەکەم دووبارەی مەکەرەوە. ئایبە هەر گوێگرتن لەوە بەجددی شخصیات داوابەزێنێ. تۆ باسی ڕسمەکەی ئەڵێ دەموچای من وەکو ئەوە وایە، وڵای ئەو دەموچای منەوە بەبێ فلتەر و بەبە ئەوە با بچینە سەر دەموچای خۆت. من ڕخنە ناگرم برا، بەخوا ڕخنە ناگرم. بەڵام ئەو واکە ئەڵێ دەموچای ئەوە وایە، با بڕێنە سەر با یەک دوو ڕسمی دەموچای خۆدام شاندم کە تازە دایناو باشە. ئەمە دەموچای ماکوانە، من ڕخنەی لێ ناگرم، ئەڵڵا دروستی کردووە. ئەمە ڕسمی ماکوان کەریم. فەرموو ئەمە ڕسمی تازەی ماکوان کەریمە لەسەر ئەو بەردەپان بووەوە بۆ شێوازە. با ڕسمێکی تریشتان بۆ دانێم هەر تازە، نازانم ئەگەر ڕسمی تازەی تر هەبێ. ئەمەش ڕسمێکی ترێتی، ئەمەش ڕسمێکی ترێتی باشە. ئەو دەموچاوێتی ئەگەر ببینن. بەڵام من هیچ کۆمنتێک نادەم لەسەری، ئەڵڵا وا دروستی کردو، هیچ کۆمنتێک نادەم. بەڵام ئامۆژگاری دەکەم دیسان سێ بار ئامۆژگاری دەکەم ماکوان کەریم ئەو شەی کە لە دەمتایە ئەو پیسایە مەیخەرەدە بەهار لە دەمتا بمێنێتەوە، مەیخەر ناو کۆمەڵگەوە باشە. بەرحەڵ یەڵا دەمان لێرەشە باسی ئەوەیەکە باسی ئەوەیەکە ئاڵێ ئەگەر هاتینە دەرەوە پلاندانێ فراکسیۆن دروستە وەکو سۆران سامری سۆران عومەری کۆمەڵ پلان داناوە فراکسیۆنی پەرلەمان دروستکە. ئەم خەڵکەی بۆ بەڕاستی ئەو خەڵکە ئەوامەی بۆ بێتە کۆیلە. ئەی چۆن عەتفی ئەو خەڵکە بجوڵێنێ بە ناوی شەڕی مولحید و بەرگریکردن لە ئیسلام و عەتفی ئەو خەڵکە مشریکە ئەجوڵێنێ. طبعاً ئەوەی کە شوێنی ئەمەکەی خەڵک مشریک نییە، ئەگەر مسلمان بێ مسلمانە، باسی مشریکەکانەکەم ئێتر خۆیەکە بە ئەندام پەرلەمان و فراکسیۆنی پەمەی، فراکسیۆنی خەسرە و پەمەی، فراکسیۆنی ماکوان پەمەی. طبعاً تەواو نازناوی پەمەی سەپێنرا بەسەر ماکوانە دەروێشەکان. تەواو لە هەر شوێنێ بینیتان ماکوان پەمەی یا خەسرە و پەمەی یا پینکی، ئەگەر پینکی بە ئینگلیزی بوو جوانترە باشە. ئیتر پلانی ئەوەی هەیە، ئیتر ئەڵڵا ڕەحمکە هاکە هاتە دەرەوە و ڕەنگی پەمەی خستە هینەکەی و تەمەن هەمنەر دەستە سڕی لوتسڕینەکەشم پەمەییە. یعنی ئیتر ڕەنگی پەمەیتان چکە ئەم دینی پەمەیە دینێکی ئەمریکیە. ئەم دینەی کە ماکوان هێنایەتی دینی عەدنان ئیبراهیم و ئەمریکەکانە سنوور بۆ ئیسلام نایەڵن. ئەو ئیسلامە گەورە سنوورەکانی ئەشکێنن کە ئیسلام سنووریشی نەما تەواو. دوژمن بۆ ئەوەی هێرشکا لەسەر قەڵایە لە پێشا لە دیوارەکانیەدا، لە پێشا پەرژینەکەی ئەڕوخێنێ. هەموو شتێک پەرژینی هەیە، هەموو شتێک سنووری هەیە. ئەمانەش هاتوون لە پەرژینەکەدەن باشە بۆی سنوور نەمێنێ، واتە سنوور نەبێنێ لە بینی کوفر و ئیمانە. ئێکە سنوور نەمایەتر ئێمە خەریکی چی؟ کە هەمووی مسلمان بوو خەریکی چی؟ زۆر خەتەرە لێدان لە سنوور. ئەمە دوژمنان دەمێکە خەریکی ئەمن. حتا ئێستا لە کوردستانە تەکفیرکردن تاوانباری، یان ئەچێتە قاڵبی تیرۆرە و کاگە کابرا کوفرەکە تۆ بڵێ کافری تۆ بە تیرۆرە سەرژمانەکەی. ئێبا بە کوفری کردووە هەر بەدەمەڵێنگاکە کافرە نا تەکفیر نەماوە. ئێبا بە تەکفیر بەشێکە لێ دین دینەکەمان بە تەکفیر دەست پێەکە. بەشی سەرەکیە لا ئیلاهە یعنی چی؟ لا ئیلاهە واتە هیچ خوایەک نییە. تەکفیر یەکچی خوای ساختەیەکەی إلا الله لا معبود بالحق إلا الله. بابا الله تعالى خوي فرمى فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. أبي كفر كي بطاغوت وإيمان بيني بالله تعالى. بابا الله تعالى فرمى قل يا أيها الكافرون بيان بلي هي كافر كان إيكاكا تو ولا أبراء لسرشي دا مزريني حتى كابرا كفري نكيت وكافري نكيت طبعا كابرا كافر أيش بدليل وبلقوها مشتيت كتوب كفرك واضحي ليدر شو كهيش تيجي هالنقرد إيتو حتى كافري نكيت شون ولا أبراء لسر دا مزريني تكفير حكمه حكم الشرعية بويا أمانة أيا نبي لسنوري الدين بن ماكوان بدستي أنقذ بيا بدستي أنقذنا لسنوري الدين ده هر كسي كيش لسنوري كان الدين باو قاطي بك كافرة بابا تو دزنيوش سنوري هي دزنيوش بقرا برو توالد دزنيوش قد بطالة بيتو بخوا بطالة بيتو ببوري هو بطالة بيتو دست بري عفتي كبير أو خلافي لسر بطالة بيتو دزنيوش أتواني بيبا دزنيوش نيوش بي إيه باش إسلامش بطالة بيتو كاكا إما چی کتێبێکی زانایانە ئەحکامی ڕیدەیتیانە بێ ئەحکامی ڕیدە واتە مرتەد بوونەوە کابرا مسلمان و مرتە دەبێتەوە کەچی ئەن لای ئەم جاهمیە خەبیسانە بەس تۆ لە ناخەوە بڕوات وابێ کە تۆ ئیمانداری و بەدەمیش بڵێ من مسلمانم متر هەر چێوەکەی ئاساییە لێرە ماکوان کەریم سوکاتی بە ناواقزی دینەکە ناواقزی ئیسلام کێ ناوێت پێغەمبەری خوا باسی کردووە حاشا پێغەمبەری خوا باسی نەکردووە صحابة باسی کردووە حاشا صحابة باسی نەکردووە تابعین باسی کردووە حاشا تابعین باسی نەکردووە طبعا دروشەکە كيف باسي كردوا إمام أحمد باسي كردوا عشان إمام أحمد باسي نكرد يعني هم أبو مثلا بيجي شو نواقص الإسلام محمد بن عبد الوهاب هاني حتشيب يا وكشتنو دواعش وحتشيش تلاقيه في الدروس كان بس الأساس يا نواقص الإسلام الدروس كان كسر ما يزوري شغلته
ڕاستە ئیستیدلالی کردو بە ئاەت ئیستیدلال بەڵام لە مۆزعی خۆیانەی هێنا بۆ لەبەرەوە ئێمە ئاگامان لە عولەماکانمان نییە بە تایبەتی لە ئەشاعیرەی فەڵەستین لە ئەشاعیرەی سووریا لە ئەشاعیرەی عێراق لە ئەشاعیرەی پاکستان چۆن ڕەدیان ناوەتەوە. باشە کاکە ئەمە ئەم پرۆژەی ئەم دینەی کە ئیشی لەسەرەکەن دینێکی ئەمریکی پەمەییە و ئەیانەوێت لە سنوورەکانی دین بن کە تۆ لە سنووری دینتدا تەواوێت سنوورێک نامێن هەمووی تێکەڵە بێ ئێترێن بۆچی هاتوین زۆر خەتەران بابەتە وە ڕاست ناکە مەسەلەی ڕیددا تۆ سەیریکە ئیمامی عومەری کوڕی خەتاب لە فەتحی مەککەدا بوو یەکێ لە مسلمانەکان نامەیەکی ناک بۆ قەومەکەی خۆی یەکسەر زانی ئەمە جاسوس بوونەوە کافر بوونەوەیە ئەمە ئەهلی بەدر بوو ئەم سەحابە یەکسەر وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگەم بە بەم لە ملی تەواو ئەیزانی ئیمامی عومەر کە کەسێک جاسوسی بکات بەسەر مسلمانەوە بۆ کوفر کافر بێتەوە مرتەدە بێتەوە پێغەمبەری خوا فەرمووی لێگەڕێ ئەوە ئەهلی بەدرە و ئەمجا چووە سەر قوڵای نامەکە باشە ئەو سەحابە ئەماری کوڕی یاسر بوو کاتێک کە گرتیان و لەژێر تەعزیب جنێویدا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هاتەوە زانی کافر بووەتەوە سەحابە یەکسەر زانیان کافر بووەتەوە ئەو زۆر بەناڕەحەتی چوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمووی جارێکی تر گرتیانەوە جنێو پێ بدەرەوە چکە تۆ لەژێر زەختا بووی تۆ دڵت ئیمانی تایە کەواتە جنێودان بە ڕسول الله جنێودان بە الله تعالی جنێودان بە ئاەتی قورئان جاسوسیکردن بەسەر مسلمانانەوە چەکەڵگرتن بۆ چەکدارانی تاغوت ئیستیزاکردن بە هەر پیرۆزێکی ئێمە و بڕوانەبوون بۆ نمونە بڕوانەبوون بە ئاەتێ بڕوانەبوون بە فەرمودەیە ڕەخنەگرتن لە هەر کارێکی الله تعالی و بۆ نمونە نوێژ نەکردن بۆ نمونە نوێژ نەکردنش نەواقزی دینە لە دین دەرتەکە کە تۆ نوێژ نەکەی تاریک و سەڵات کافرە بی ئەمانە هەر هەمووی سنوور کە تۆ داخلی دینە بی کە تۆ داخلی ئەم ئیمانە ئەبی کە تۆ لە ئیمان قەول نێتە قەولە عەمەلە هیچیان بەبێ هیچ شتێکیان ناتوانانی بڵێ ئیمان ناتوانانی دانێکیان لێ دوورکەیتەوە بەڵام ئەمما کوان کەریمە لە سنووری دینەدا ئەیبە سنوور نەمێنێ کە سنووریش نەما ئەو کاتە دوژمن بە ئارەزوی خۆی لە ئیسلامەکە ئەدا بە ئارەزوی خۆی شوبا بڵاوکاتەوە تەواو تەوحید نامێنێ بۆیە زۆر خەتەر ئەم باوەڕ ئەم فکری ئەمانە هەر زۆر خەتەر ئەمە پەمەیە بڵێ با بچین بەردەوام بین لە ئینەکە